دیارە ئەم ڕێکخراوانە یەکەم جاریان نییە کە چاودێری هەڵبژاردنەکان دەکەن بەڵێ ئەزمونیان هەیە. یەکێک لەو ڕێکخراوانە تۆڕی شەمسە بۆ چاودێریکردنی هەڵبژاردنەکان کە ئێستا سەرۆکی تۆڕەکە بەڕێز هۆگر چەتۆ لە ستۆدیۆ لەگەڵێم ئامادەیە. کاک هۆگر زۆر بەخێربیت. ئەم هەڵبژاردنە دەتانەوێت چۆن چاودێری بکەن، چ میکانیزمێک جێبەجێ دەکەن؟ زۆر سپاس بۆ ئێوەوە بۆ بینەرانی کوردستان 24 بێشک وەکو لە ڕاگەاندراوەکە هاتووە تۆڕەکانی چاودێری ئەوانەی کە لەگەڵ گۆڕانکاری لە عێراق چاودێری پرۆسەکە دەکەن لەگەڵ هەندێک ڕێکخراو و ناوەندی تازەش کە دروست بوون بەیەکەوە با بڵێین سنتەرێکی بەڕێوەچوونی پرۆسەکە لە بەغداد دامەزراوە کە چاودێری هەر 15 پارێزگاکەوە لە دەنگدانی تایبەت پارێزگاکانی هەرێمی کوردستانیش بۆ ئەو ئاوارە و پەنابەرانەی لێرن لەگەڵ ئەو با بڵێن ئەفسەر و یا ئەوانەی پەیوەنددارن بە تەسویتی خاص هشدار دەبن بۆ پارێزگاکانی نینەوە کەرکووک و دیالە و سەلاحەدین چاودێری دەکەین و ئێمە معلومە ینی بەڕێکەوتن لەگەڵ کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان لە سەرتاسەری ناوچەکانی عێراق چاودێرمان هەیە هەر تۆڕێک بەپێی با بڵێین ئەو ژمارەی ڕێکخراوانەی کە لەگەڵین و ئەو چاودێرانەی هەیەی باجی فەرمیان وەگرتووە لە کۆمسیۆن و لە ششی بەیانی لەگەڵ کارمەندانی کۆمسیۆن لەوێ دەبن تا درەنگانی شەو چاودێری هەموو کۆی پرۆسەکە دەکەن. طبعاً بنەمای سەرەکی چاودێریکردنی ئەمەش وابەستەیە بە ئەو ڕێکار و ڕێنمایانەی کە کۆمسیۆن دەری کردووە لە چوارچێوەی یاسا و ڕێساکان تێبینی ئەو پرۆسەیە دەکەین لە چێ یاساکان بەباشی جێبەجێکرا پێی دەڵێن بەباشی جێبەجێکرا لە چێکی ماسی و کەموکۆڕی هەبوو و تێبینیمان تۆمار کرد ئێمە لە چوارچێوەی راپۆرتەکانمان بە شێوەی دەوری دەیخینە ڕوو بە ڕاگەاندراوەکەش گوتومانە ئێمە بۆ پرۆسەی دەنگدانی تایبەت و گشتی 6 راپۆرتمان دەبی کە ڕۆژی با بڵێین هەفتەی مانگ راپۆرتێکی تایبەتمان دەبی لەسەر دەنگدانی تایبەت کە ئێمە چاودێری 140 بنکەکانی دەنگدانی تایبەت دەکەین و پاشان لە ڕۆژی دەنگدانی گشتی 4 راپۆرتی یەک بە دوای یەکمان دەبێت کە سەرەتای بەیانی و کردنەوەی با بڵێین دەرگای بنکەکان راپۆرتێکی تایبەت دەبێت لە کاتژمێر 8 پاشان لە کاتژمێر 2 سەرنج دەدەینە ڕێژەی بەشداری با بڵێن دەنگدەران و لە کاتژمێر 7 لەگەڵ داخستنی بنکەکان راپۆرتێکمان دەبووە لە دەی شەویش راپۆرتێک لەسەر دەرئەنجامەکان ڕادەگەینین و لە تۆڕەکان ڕێککەوتون لەسەر ئەوەی کە ژمارەی 1 تا 5 هێزولایەنە سیاسیەکانی یەکەم ڕست بکەین بەپێ ئەو عینەیە کە هەمانە لە چوارچێوە هەڵبژاردنەکان ئەوانەش دەبینین چێ لە پێشەوە ناچینە سەر کاندید و ژمارەی گشتی بەقەدەرەوەی باس لەوە دەکەین بۆ نمونە لە بەسرا چێ بە ژمارە 1 دێ 2 3 4 تا 5 و لە پارێزگاکانی تریش بە هەمان شێوە بەم شێوەیە لە ڕۆژی دوای هەڵبژاردن راپۆرتێکی بەراییمان دەبێت پاشان ئێمە باشە پێشەوەی بڕۆینە دوای هەڵبژاردن با هەر باسی پێش هەڵبژاردن بکەین یا ڕۆژی هەڵبژاردن ئەو دڵنیاییانە یاخود ئەو ڕێکارانەی کە دەگیرێنە بەر لەلایەن کۆمسیۆنەوە وەکو ئێستا سەرۆکی کۆمسیۆنی هەڵبژاردنەکان ئاماژەی پێکرد دڵنیاکەرەوەن بۆ ئەوەی کە هەڵبژاردنێکی شەفاف و پاک بەڕێوە بچێت؟ جەنابەت گوتت پێش هەڵبژاردن و ڕۆژی هەڵبژاردن و دوای هەڵبژاردن ئەوانەی کە پێش هەڵبژاردن ئێمە سەرنج و تێبینیەکانمان تۆمار کردو ممکن هەندێک سەرنج و تێبینی لەسەر پرۆسەکە بێ بەڵام هەموو ئەو گرنتی و زەماناتانەی کە کۆمسیۆن داوێتی و ئەو ئالەنگاریان ئەو کێشانەی کە لە ڕابردوو هەبوون بەڵێن وایە چارەسەر کرابێ و گرفت نەبێ لەگەڵەوەش ئێمە دائیمەن تێبینی دەکەین هەندێک سەرنجمان هەیە هەندێک تێبینیمان هەیە کە پێمان وایە دووبارە دەبێتەوە هەندێکیان لە ڕووی مرۆیی و توانای مرۆییە چونکە ئێمە مامەڵە لەگەڵ نزیکەی 400,000 کارمەند دەکەین بە دڵنیایی هەمویان لە یەک ئاسنین لە شێوازی جێبەجێکردنی ئیجرعاتەکان بە دڵنیایی لە هەموو پارێزگاکان ڕاهێنانن وەکو یەک پێنەکراوە ئەمە گرفتێکە هەموو جار ئێمە تووشی دەبین. گرفتی دووەم کۆمسیۆن بە تایبەتی لە عێراق لە زیاتر لە 3 قۆناغ تەکنەلۆجیای داخلی با بڵێین هەڵبژاردن کردەوە عادەتەن ئێمە بوونیەی تحتی کۆنکرێتی و باشمان نییە بۆ تەکنەلۆجیا بەکارهێنان ئێمە ئێستا عودەی تەحققمان هەیە ینی تۆماری دەنگدەرانمان بۆ بە ئەلکترۆنی هەژماردکردنی دەنگەکانمان ئەلکترۆنیە و ناردنی نەتائجەکانمان ئەلکترۆنیە زۆر جار بێ دوودڵی کۆمەڵێک لەو ئامێرانە لە ڕۆژی هەڵبژاردن کە ڕۆژی هەڵبژاردننی بە تایبەتی گشتی زۆر بە فراوانی بەکاردێ تووشی پەکەوتن دەبن و لە هەڵبژاردننی 2021 بینیمان لە هەندێک بنکە بە سەعات پرۆسەکە دوا دەکەوت بەهۆی ئەوەی کە ئامێرەکان پەچیان دەکەوتە تا چارەسەر دەکرانی ئامێری یەدەک دەهات فبۆیە ئێمە پێشبینی دەکەین ئەوانە ڕوو بدەنەوە حقت بەو بارودۆخێکی ئێستا لە عێراقەیە ممکنە نسبەی پێشبینی ڕوودانی ئەمنی گەورە کەمتر بوو بێتەوە بە تایبەتی مؤشرێکی باشمان هەیە کە لە هەموو پارێزگاکانی عێراق
با بڵێن منعتی جوال نابێ ینی ڕاگرتن و با بڵێن سەرکردنی هاتوچۆ نابێ بەڵکو بە تەبیعی هاوڵاتیەکان دەتوانن هاتوچۆ بکەن و ئەمەش یارمەتی دەرە چونکە زۆر جار ئەو تێبینیەمان هەبوو هاوڵاتیەک بۆی دەنگ بدا پێویستی بەوە بوو 10 کیلۆمەتر بڕواتن ئێستا دەتوانی بە سیارەکەی خۆی بچێتن لە نزیک بنکەکە دەنگ بدا و بگەڕێتەوە و وەکەوەی هەتا ئێستا کە ڕاگەیاندراوە بەیانی و تا ڕۆژی 18 مانجیش بە هیچ شێوەیەک لە بینی پارێزگاکان با بڵێن ڕێگە ناگیرێ بۆ هاتوچۆ هاتوچۆ ئاسایی دەبێت و لە ناو شارەکانیش هاتوچۆ ئاسایی دەبێت کێک هۆگرنها هەڵبژارتنی پارێزگاهان ئیجواتی پارێزگاهان دەمێکی درێژە نەهاتنەکە ینی گۆرا پێشبینیاوە ئەv هەڵبژارتن گۆرەیە هەڵبژارتنی پێشتر ینی بە ئەv ئالاتی تەکنۆلۆژیایشی دێ باشتر ببە ڕێژایی بەشداریون چاوە پێشبینی دەکەن باس لە 2013 دەکەین بە حقت لە 2013 لە ڕووی تەکنۆلۆژی و ئامێرانە نەبوون و هەندێک گرفتی زۆر گەورەمان هەبوو کە هەموو هێزولایەنە سیاسەکان کۆک بوون لەوەی تۆمارێکی دەنگدانی پاک و بێگەردمان نەبووە دەنگدانی دووبارە دەنگدانی بە کۆمەڵ دەنگدان لە جێ ئەوانی تر هەبووە و دایمەنەوە جێی گازاندەیە گلەی گەورەی ناوەندە نێودەوڵەتی و ناوخۆیەکان بۆ لە هەڵبژاردن لە ئێستادا بە بەکارهێنانی تۆماری دەنگدەران ئەمە نەماوە و بە ئامێرەکانی تریش دەوری کەس کەمتر بۆ تۆلەوەی ئامێر ڕۆڵ دەبینێ بەڵام لەگەڵ ئەوەش ئەو گۆڕانکاری دووەمی جەنابەت باست کرد هەموو پێشبینیەکان باسی ئەوە دەکەن کە ڕێژەی بەشداری لە چاو 2013 زۆر کەمتر دەبێتەوە چکە ئێمە لە 2013 لە هەڵبژاردننی ئەنجومی پارێزگاکان 63% خەڵک بەشدار بووە لە ئێستادا دڵدوایین هەڵبژاردننی 2021 بە سەرژمێری کۆمسیۆن 42% کە پێمان وایە ئەمە لە تۆڕەکانی هەڵبژاردن 32% خەڵک بەشدار بووە لە ئێستادا دوای دەرچوونی تیاری سەدری و قائمەکەی ئەیاد علاوی و چەند هێزێکی تریش پێمان وایە ئەو نسبەیە هێشتا کەمتر دەبێت و حەزمی مقاتعە لە بۆ ئەو هەڵبژاردنە با بڵێن ڕنگدانەوەی خۆی دەبێت لەگەڵ ئەوەش لە هەندێک شار بە تایبەت لە کەرکووک جەنابتان دەزان لە 2005 هەڵبژاردن نەکراوە نەک لە 13 2002 خراە بە بیانووی بارودۆخی کەرکووک پێمان وایە ئەم جارە لەو هەڵبژاردنە کەرکووک ژمارەی یەکەمی بەشداری زۆری هاوڵاتیان لە چاو پارێزگاکانی تر بەدەستدێنێ دوای ئەو ممکنە نینەوە بێ اینجا بە تەسارچووە بۆ چوونی ئێمە خراپترین پارێزگای بەغدا دەبێت کە ڕێژەی بەشداری زۆر کەم دەبێت لە چاو ئەوەی هەیە چونکە لە 2021 تەنها 21% خەڵک چەند دموکراتیکە ئەو یعنی ئیرادەی خەڵک بەڵێ دکارێ تەمسیل بکەێت کاتێک باس لە هەڵبژاردننی دیموکراسی دەکەین و ئیرادەی خەڵک چۆن ڕنگدانەوەی دەبێت لە سەردەنگدان ئەمە قەزیەکی ڕێژەیە بەڵام ئەوانەی گرفتن لە عێراق بەداخەوە سێ ڕەهەندی با بڵێن ناچار خراپمان هەیە کە هۆکارن بۆ ئەوەی جەنابەت دەڵێ ئەو ئیرادەیە ڕنگدانەوەی تەواوی نەبێ یەکەمیان بەداخەوە تا هێشتا کڕینی دەنگ زۆرە ینی خەڵک چینێکی هەژاری گەورە لە کۆمەلگا هەیە ئەمانە بە بڕ پارەیەکی بچووک دەتوانی ئاراستەیان کەی تەنها ئیرادە کافی نییە دووەم دەوڵەت و دامەزراوەکان بە خراپی بەکاردێنرێن بەتایبەتی لەو هەڵبژاردن ئێمە لە تۆڕەکان بەر لە هەڵبژاردن ڕستی کۆمەڵێک حالەتمان کردووە وەزارات و مؤسساتی دەوڵەت کە بە یاسا قەدەغەیە بەڵام ئێستا دەبینین بەداخەوە کڕین و فرۆشتن ینی خەڵک موچەی با بڵێن هاوکاری خێزانی کۆمەڵایەتی بۆ بڕاوەتەوە لە بەرامبەر ئەوەی دەبێت دەنگ بدایان خەڵک لە هێزی چەکداری ئاراستە کراوە و دامەزراوە بە مەبەستی ئەوی دەنگ بدا ئەمە گرفتی دووەمە گرفتی سێەم بەداخەوە جارێککەش مەسئلەی هەڕەشایان جۆرێک لە ناچارکردن بە تایبەتی کۆمەڵک گروپی زۆری چەکدار ئێمە لە عێراق دەڵین بەپێی یاسا نابێ هیچ حزبی سیاسی گروپی چەکداری هەبی بەداخەوە لە عێراق گروپی چەکداری هێزی سیاسی هەیە و لیستی انتخابی هەیە کە ئەمە پێشەی یاسای ئەحزابی عێراقی کە دەبوو کۆمسیۆن و هێزەکان کەش ڕێلەوە بگرن ئەمە بمانەوێت نەمانەوێت کاریگەری لەسەر هەندێک لە فئاتی خەڵک دروست دەکە بەڵام ئەمە قەزەیەکی ڕێژەیە چونکە زۆر جار لەگەڵ ئەو هەموو ئەگەرانش بەڵام ئیرادەی خەڵک ئەوە بووە کە گۆڕانکاری گەورە دروست بووە نمونەیەک بێنمەوەلەوە نمونەیەکی ڕقەمی گرنگە دەوڵەتی یاسا لە ئەنجومەنی پارێزگاکان لە 2007 بۆ 13 نۆ پارێزگای خواروی عێراق هەمووی محافظ و سەرۆکی مەجلیسی لەدەست بوو لەگەڵ ئەوەی لە دەوڵەتیش بوو لەگەڵ ئەوەی هەموو کەرستانەشی بەکارینە لە 2013 لە 6 پارێزگای عێراقی خوارو لە زمنیهم بەغدا و بەسرا هەم محافظ هەم ڕئیس مەجلیسی دۆڕاند ینی ژمارەکەی ئەوەندە هاتە خوارێ کە کەمتر بوو لەوەی پێشبین دەکرێت بۆیە ئەمە کاریگەری هەیە بەڵام ناتوانین بڵێن کاریگەریی کولی هەمشێک هەیە لە ملبەملانێ ئەمە لەسەر بەشداری دەنگدەران وەستەوە ئەگەر دەنگدەران بەشداری کارا بکەن
بە تەسەوری من ئەو معادلەیەش دەگۆڕن کە ئەم کاریگەری هێز و ناڕەواییە کەمتر ببێتەوە. ئاگاداریان هورگلی سپاس بۆتە سەرۆکەی تۆڕاشەمش بۆ چاودێری هەڵبژارتن هۆگەرت چێتۆ گەلمە زۆر بەخێر بێ دەست خۆش.